خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ. ئەمڕۆ 21 نۆڤەمبەر ڕۆژی شەهیدی یەکێتیە. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی کاریگەری سەر گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان لە ڕۆژگارێک کە بێئومێدی باڵی کێشا بوو بەسەر تەواوی ژیان و ژیاری خەڵکی کوردستان بە تایبەتیش لە هەرێمی کوردستاندا یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا تا ئەمڕۆ وەک پێناسەی حەزبەکە ڕووبارێک لە خوێنیان لە پێناو مافەکانی خەڵکی کوردستان بە کوردستان بەخشیوە. وەکو یەکێتیەکان دەڵێن تاشەبەردێک ژێردەوەنێک ژێرڕەوەزێک نییە خوێنی ڕۆڵەیەکی یەکێتی تێدا نەڕژابێت. خوێن ڕشتنی یەکێتی لە پێناو ئازادی، لە پێناو ڕزگاری، لە پێناو بەدەستهێنانی مافەکانی خەڵکی کوردستان بوو. ئەو ئەستێرە گەشەیە، ئەو ڕووبارە خوێنە تەنها بۆ باشووری کوردستان نەبوو، بەڵکو بۆ باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاواش تا ئەم ساتانەش دەدرەوشێتەوە. یەکێتیەکان لەم ڕۆژەدا وەک وەفا، وەک پابەندبوونێک، وەکو بافڵ جەلال تاڵەبانی دەڵێت ڕۆژی شەهیدی یەکێتی بۆ ئێمە ڕۆژی پابەندبوون و وەفایە بۆ خوێنی شەهیدەکانمان. لەم ڕۆژەدا کوڕ و کچی شەهیدان هەم ئەم کۆستە گەورەیان بیرەکەوێتەوە کە ئازیزترینیان لەدەست داوە و هەمیش سەربەرزن کە لە ناو ڕێبازێک، لە ناو حەزبێک هەمیشە لە پێناو مافەکانی خەڵکی کوردستان خەباتیان کردووە. ئەمڕۆ نەوەی شەهیدان لە کۆمەڵێک پێگە و پۆستی ئەو حەزبە و لە ناو حکومڕانی هەرێمی کوردستان و عێراقدا ئەمە جگەلەوەی کە بەشێکی زۆریشیان نیگەرانی خۆیان ناشارنەوەکە وەک پێویست خزمەت نەکراون. بەرنامەی ئەم شەوی پانۆراما تایبەتە بە ڕۆژی شەهیدی یەکێتی لەگەڵ کەسوکاری سەربەرزی شەهیدان کە بۆ ئێمە شەرەف و شانازین گفتوگۆ دەکەین، هەم لەبارەی تێڕوانینیان بۆ ئایندەی هەرێمی کوردستان و حەزبەکەیان، هەم لەبارەی نیگەرانەکانیان، هەم لەبارەی بەرەو پێشچووینی زیاتر و هەم لەبارەی گەشانەوەی زیاتری حەزبەکەیان. پانۆرامای ئەم شەومان بە میوانداری هەریەک لە بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز ڕەوەندی شەهید غەریب هەڵەتنی کوڕی شەهید. کاک ڕەوەند بەخێر بێ. بڕیارە کەمێکی تریش براکۆی شەهید شێرکۆ فاتح شوانی بێتە ئێرە. هەروەها لە هەولێرەوە حەمەی شەهید ڕێباز کوڕی شەهید، هەروەها لە دهۆکەوە کۆمەڵی شەهید مستەفا باجلووری لەگەڵمانە بێ کە چوار کوڕی شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک ڕەوەند دووبارە خێر بێ. پەیامی تۆ، قسەی تۆ وەکو کوڕە شەهیدێک، وەکو ئێستا لەسەر هەمان ڕێزکە و ڕێبازی باوکی شەهیدت بەردەوامی چییە بۆ لە ڕۆژی شەهیدی یەکێتیدا؟ زۆر سپاس کاکزانە. بەر لە هەر شتێک سەری ڕێز و وەفاداری و خۆ بەکەمزانینی خۆم لە ئازگەورەی و جوامێری شەهیدە قارەمانەکانی ڕێگەی ڕزگاری کوردستانەدا ئەنەوێنم. هیوادارم کە لە ڕێگەی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەدیهێنانی ئاواتەکانی شەهیدەکانمانەوە بتوانین ڕۆحی نەمریان شاد بکەین. دیارە 21 هەموو ساڵێک ڕۆژی شەهیدی یەکێتیە، ئەو ڕۆژەیە کە دروشمی کەمبژی و کەڵبژی چووە ناو ئەدەبیاتی شۆڕش و بەرخۆدانی ئێمەوە بووە وێردی سەرزمانی تەواوی تێکۆشەرانی گەلەکەمان. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر سەیری دروستبوونی حەزبەکە بکەین ئەبینین وەڵام دەرەوەی پێداویستی و خواست و داواکانی ئەوێ ڕۆژەی خەڵکی کوردستانە کە کەوتبوونە ناو دۆخی ناومێدی و تاریکی و کشێکی زۆر ناومێت باڵی کێشا بوو بەسەر تەواوی کوردستان و کوردستانیانە. لەو ڕۆژەوە یەکێتی وەکو حزبی پێشەنگ لە قوربانیدان لە خەبات و تێکۆشان خوێنە بەخشێ. سەرمەشقی شەهیدەکانیشی بەسەرکردەکانیەوە دەست پێکا.
ینی لە ساڵی 76ەوە ئێمە بەردەوام تاکو ئەم دوایی کە جەنگی تیرۆرەوە هەتا ئەم ڕۆژکە ئێمە قسەی تیاکەن ڕۆژانە لێرە و لەوێ بە پەلاماری تیرۆریستان پێشمەرگەیەکی نیشتمانی کوردستان و هێزەکانی تری شەهید دەبن. ئەمە وای کردووە کە ینی بە جۆرێک لە جۆرەکان توانین بڵین کە ئەمڕۆ ڕۆژێکی ینی ڕەمزیە بەنسبەت یەکێتی نیشتمانی کوردستانەوە. حەقەت ئەوەیە کە هیچ ڕۆژێک نییە لە مێژووی ساڵە کە یەکێتی زیاتر لە شەهیدێکی نەبەخشی بێ لە پێناو سەرفرازی گەلەکەی خۆیان، لە پێناو ڕزگاری، لە پێناو ئازادی، لە پێناو کەرامەت و شەهامەت و خۆشگوزەرانی ئینسانی کووردە. ئەمە وای کردووە کە با بڵین شوناس و نازناوی حزبی شەهیدان بە باڵای یەکێتی نیشتمانی کوردستانە بڕێکە من بۆ خۆم پێم وایە ئەمە جوانترین شوناس و پیرۆسرین ناوێکە کە باڵای حزبی کوردیا بڕابێ کە یەکێتی نیشتمانی کوردستانە ئەو هێزە جوانەیە کە لەسەر دەستی جەنابی مام جەلال ڕابەری کۆچ کوردومان ڕۆحی شاد بێت دامەزراوە. ئەم نازناوە ئەمان خاتە ژێر بەرپرسیارەتی گەورەوە کاک زانە. یەکێتی نیشتمانی کوردستان باسمان کرد کە ڕووبارەی خوێنی داوە هەموو ڕۆژێک زیاتر لە شەهیدێکی داوە. ئەم شەهیدانە لە پێناوی کەرامەت و شەهامەت و ڕزگاری و سربەستی و ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ و با بڵین لە پێناو سەرفرازی گەلەکەیانە گیانی خۆیان بەخت کردووە. ئەمە ئەمان خاتە بەردەم ئەوەی کە یەکێتی زیاد لە هەر هێز و لایەنێکی سیاسی بچێتە ژێرباری خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە کە تاکو ئێستا درێغی نەکردووە. ئەوەندەی لە توانە بووە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە توانیوێتی وڵاتەکەمان ئاوەدام بکاتەوە، خزمەتگوزاری زۆری پێشکەش بکە. بەڵام هێشتا ئێمە پێویستمان بە ئاوەدانکردنەوەی زۆرتر و خزمەتکردنی زۆرترە، چونکە پێم وایە ینی ئێمە ئەگەر بتوانین پرۆژەی استراتیژی گەورە لە هەرێمەکەمان بنیاد بنین، خزمەتی زۆرتری وڵاتەکەی خۆمان بکەین، وڵاتی خۆمان زۆرتر ئاوادان بکەینەوە، بازنەکانی ئازادی و دموکراسی فراوان بکەین، گەشەی پێ بدەین، ڕێز لە ڕاوبوچوونی ئازاد بگرین، پێم وایە ئێمە توانیمانە هیواکانی شەهیدەکانمان ڕۆحی شەهیدەکانمان بەچی ئاسوودەترە بێ مەسەڵەن ئەوەی کە ئێوە وەکو توراسێک بۆتان ماوەتەوە. بەر لە هەر شتێک ئەزانی کاک زانە ئێمە ڕۆحی شەهیدەکانمان شادە بەوەی کە وڵاتەکەمان ئازادە، ئێمە حکمی خۆ بەخۆی خۆمانەکەین، ئێمە حکوومەت و پەرلەمانی خۆمان هەیە، ئێمە ئازادیمان هەیە، سربەستیمان هەیە، تا ڕادەیەکی زۆر دیموکراسی هەیە و لە گەشەکردنی بەردەوامایەوە. ئەمانە با بڵین هۆکارن بۆی کە ڕۆحی شەهیدەکانمان شاد بن. بەڵام بۆ ئەوەی کە زۆرتر ڕۆحی شەهیدەکانمان شاد بکەین، ئەوەیە کە بۆ جەنابتم باس کرد، پێویستە کە وڵاتەکەی خۆمان زۆرتر ئاوەدان بکەینەوە و ئینسانی کورد لە سایەی دەسەڵاتی خۆبەخۆی خۆمانە هەست بە ئازادی زۆرتر، هەست بە سربەستی زۆرتر، هەست بە هاوڵاتی بوونی خۆی لە ناو کۆمەلگاکەی خۆیان بکە و کۆمەلگاکەی خۆی نیشتمانەکەی خۆی لا پیرۆز بێ، لیێڕانەکە. هەموو ئەمانە ینی وا ئەکات کە ڕۆحی شەهیدەکانمان زۆرتر ئاسوودە بێ. و ئێمە ینی یەکێتی نیشتمانی کوردستان باوەخسە بکەم ئەی خەمە ژێر بەرپرسیارەتی گەورەتر لە هەموو هێزێکی سیاسی. ینی یەکێتی درەختێکە کە بە شێوەی داربەڕوو ڕەگی چۆتە ناو قوڵایی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە و ئەم درەختە ینی بە خوێنی شەهیدەکانی ئاودێرەکرێ، هێزی خۆی لە خوێنی شەهیدەکانی وەرەگرێ، سەرباری ئەوەی کە هێزی خۆی لە تێز و فەلسەفە و لە ناوبانگ و گەورەی جەنابی مام جەلالیشەوە وەرەگرێ. ئەم دوو هێزە کە وەکو دوو دەریای پڕگەوهەروان بۆ یەکێتی وهەیە، با بڵێن دوو دەریان کە مەسەڵەن هێزی لە بن نەهاتووە بەخشن بە یەکێتی، لەبەرەوەی یەکێتی نابێت ینی سڵە ینی بێسڵەمینەوە و ینی بە شێوازێکی زۆر سەختانە با بڵین بەرەنگاری هەموو ئاڵنگاری ئابووری سیاسی کۆمەڵایەتی و فەرهەنگی کولتوریەکانی وڵاتەکەی ئێمە بێتەوە و گەندەڵی لە ڕەگ و ڕیشەوە هەڵبکێشێ، یعنی ئەبێتە بەیەکێتی
پاڵەوان و قارەمانی لە ڕێگەوە هەڵکێشانی گەندەڵی بێلارمی کوردستان کە بۆتە خۆرکە و نێڵێ ئەم خۆرکەیە ینی ئەو درەختە بەهێزە کە بە خوێنی شەیدەکانمان ئاودێرەکرێ لە ناوە کرمێ بێ کرمێ بێ و بخورێەوە بڕزێەوە لە ناو بچێت. بەڵێ کاکڕۆن گفتوگوی زیاتر ئەەکەین. کاکە حەمەی شەهید ڕێباز، کاکە حەمە پەیامی تۆ لە ڕۆژی شەهیدی یەکێتیدا چیە؟ بەتایبەت لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕووبارە خوێنەی کە ڕشتوویەتی لە پێناو تەنها بۆ چوارچەوێکی بەرتەسک نەبە بەڵکو بۆ تەواوی هەر چوار پارچەی کوردستان بۆ یەکێتی لە ڕۆژهەڵات لە باکوور لە ڕۆژاوە شەهیدی بەخشیوە. بەڵێ کاک زانا جان سڵاو لە جەنابەت و سڵاو لە میوانە بەڕێزەکان. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕۆژ شەهیدانی یەکێتیە. لەم ڕۆژەدا سەری ڕێز و نەوازشدا دەنوێنین بۆ هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری خوازی گەلەکەمان و لەسەر و هەمووشانەوە شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ بە دیاریکردنی ئەم ڕۆژە وەک ڕۆژی شەهیدانی یەکێتی پێویستە کە هاوکات ساڵیادە لە شەهیدبوونی شەهیدانی سەرکردە شەهید خاڵە شەهاب و شەهید جەعفەر و شەهید ئەنوەر کە بە دروشمی کەمژیان و کەڵژیاندا بوونە سمبولی بەرەنگاری. بەڵێ ئێوە وەکو کوڕی شەهید مەسەلەن ئەتانەوێت لە ناو حەزبەکەتان چۆن بتوانن ڕۆحی شەهیدەکانتان شاتر بکەن، سەربەرزانەتر وەکوی چۆن باوکتان لە پێناو خاک و خەڵک و ئازادی و دموکراسی و دامەزراوەکانی کوردستان شەهید بوو بتوان ئێوەش ڕێڕێبازی ئەوان بن بچنە کاروانی ئەوان بۆ ئەوی بتوانن لە تەمەنی خۆتان ناو حەزبە بتوانن خزمەتی زیاتر بکەن. باڵێ کاغزانجا پەیامی کە سوکاری شەهیدان پەیامی هەموو ئەو شەهیدانەیە کە خۆیان کردە قوربانی و پەیامی هەموو ئەو تێکۆشەرانەیە کە تاکو ئێستا بەردەوامن لە خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆیە لەم ڕۆژەدا پەیامی کە سوکاری شەهیدان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بریتە لە درێژە پێدرانی هەڵوێستی شەهیدان، پاراستنی یەکێتی ناو یەکێتی وەک وەفایە بۆ کە سوکاری شەهیدان پێویستە کە سوکاری و شەهیدان و نەوەکانیان بە گوێرەی قوربانەکانیان زیانێکی شایستیان بۆ دابین بکرێت. بەڵێ کاکە حەمە گەڕێمەوەلات. دکتۆر کۆمەڵ سڵاو لێبێ بە ڕێزیشتان کوڕی شەهیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستانن لە دەڤەری بادینان. پەیامی ئێوە لەو ڕۆژەدا چیەوە؟ ئەتانەوێت چۆن لە ناو حەزبەکەتان درێژە پێدەری خەباتی باوک و کە سوکارتان بن؟ بەێ زۆر سپاس لە ساڵ ڕۆژایادا شەهیدێکی نیشتیمانی کوردستان سەرێ ڕێز و نەوازشێ بەژنا خۆ چەمینینی بۆ شەهیدێکی نیشتیمانی کوردستان و تەوایە شەهیدێن ڕێکا ڕزگاری خوازا گەلێ کوردستانی. شەهید ناسنامە گەلێ منە، شەهید ناسنامە زندیە نیشتیمان و نەتەوەی کوردستان. بە ڕاستی بە چەند پەیڤەکایام چەند ڕستەکایام دیدارێکی پەسنە و پێناسا شەهیدا نایەتەکردن. ئەڤروکە بەرهەمێ خوێنەوان شەهیدانە، ئەڤروکە ئەف ئازادیان تێدا ژین، ئەف ئاشتیا هەی، ئەف بەرقەرار بوونە هەی، هەمی پێخەمەت خوێنەوان شەهیدانە کو شەهیدە و مرۆڤێ هەندێ مەزن بووە جیاوازیەواش مرۆڤێ ئاسان ئەوە کو هەردەم گەل و خاک و نیشتیمانێت خۆ داناینە پێش جانێ خۆ ji ber hindê pesnew pênasa şehîdî bi asanî nayê tekirin. Belê. Belê doktor. Belê. Alo. Belê. 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 Belê doktor. Berdewam. Eketên niştimanî Kurdisan jî her jê hebûna xwe wekû Çirîska şoreşanî piştî hesara sala 1975
بادینان وەکو دەواازە شۆڕەشانی و بادینان شەهیدن سەرەتایی داینە شەهید مینا شەهید ئیبراهیم عەزۆ مینا شەهید حسێن بابەشێخ و مینا شەهید عەبدولڕەحمان شنگاری و کۆمەڵەکە شەهیدên diyên serkirde ku cihêşan aziyamene ta Evrûke belku bûyne dirûşm û hêmayet me Evrûken berdewamîn ser rêbaza wa wekû kura şehîdek بەڵێ 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 دکتۆر کۆمەڵ بۆ کێشەیەکی تەکنیکی هەیە پێم وابێت گوێ لە دەنجی خۆتە بێتەوە داوا لە هاوکاران مەکەم ئەوە چارەسەرکەنەوە گەڕێمە وڵات ببوورە کاکڕەوەند ینی شتێک هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەو خوێنەی کە یەکێتیەکان بەخشیویانە لە پێناو هەموو گەلی کورد بووە لە هەر شوێ بێ مەسەلەن من تێبینی ئەوم کردووە گەنجان و لاوانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لەکوێ ئازارێکە بێ حەزەکەن یەکێتیەکان لەوێ بن مەسەلەن بەترسی لەسەر قەزەی کوردی لە باکوورە پێیان خۆش یەکێتی دەستی هەبێ لەوێ مەسەلەن ئامادەن بە خوێن مەسەلەن لە باشوور بە هەمان شێوە لە ڕۆژەڵات بە هەمان شێوە کەمە مێژوو سەلماندوێتی لە ڕۆژئاوا بە هەمان شێوە ئەم فەلسەفە و ئەم تێڕوانینە نەتەوەیە لەکوێوە دێت لەکوێ هەڵقوڵاوە مێژوو شایدە و دۆست و نەیاری یەکێتی شایدن کە وەک جەنابەت فەرمووت یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز درێغی نەکردووە لە قوربانیدان و خوێنبەخشین لە پێناو مافڕەوەکانی گەلی کووردا لە هەر بەشێکی تری کوردستان بوو بێ ینی ئەگەر ئینسان تااقت بگیرێ بەس مێژوو یەکێتی و شۆڕشی یەکێتیە بڕاتەوە ئەبینێ لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان لە پێناو کووردا خوێنی بەخشی و قوربانی داوە ئەمە لە تێز و تێڕوانین و دنیابینی جەنابی مام جەلالەوە سەرچاواگرێ وەکو ڕابەری شۆڕشینەی گەلەکەمان ڕابەری مەزنی گەلەکەمان و لە فەلسەفەی یەکێتی بۆ کوردایەتی و نەتەوەبوون و نیشتیمان پەروەری سەرچاواگرێ یەکێتی ئەوەی بە شانازی زانیوە و بەشێکی دانەبراو بۆ لە کۆمەڵانی خەڵکی کوردستان کاڵم کوردستان بەسم کوردستانی گەورەیە خۆی بۆ بەشێک لەوان زانیوە و لە ئەوانەوە بووەوە بۆ ئەوانیشە و ئەگەر دیقەت بی کاکزانە ینی مەسەلەن گلەی خەڵکیش لە یەکێتی ڕەنگە لەو ڕوانگەوە بێ کە هەمیشە خەڵک یەکێتی بی خۆی زانیوە پیوا بۆ کە ئەبی یەکێتی زیاتر لە هەر هێزولانێکی سیاسی زۆرتر بە پەرۆشی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بێ ئەمە چاوەڕوانی هەمیشەی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە یەکێتی وە ڕەنگە کۆمەڵێک بارودۆخ و بار و زروف هاتنە پێشەوە لە ماوەکانی ڕابردوو یا یەکێتی دەرگیری جۆرێک لە کێشە و مەشاکیلی ناوخۆی و دەرەکی و چوزانم جۆرێک لە سیرا عململانی بێتە نەپەرجابێتە سەر ئەوەی کە وەکو پێویست یا لە کاتی خۆیان خزمەت گوزارێک گشتیەکان بگەێنێتە کوردستان یاخود مەسەلەن کۆمەڵە هۆکار و فاکتەری تر لەوانە مەسەلەن قەیرانی دارایی یاخود جەنگی داعش و تیرۆریستان یا چوزانم ئابڵوقی ئابووری هەر ڕۆژە و جۆرە لە قەیران وای کردبێت کە یەکێتی دەست ئاوەڵان نەبوو بێ وەکو پێویست لە خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستانە بێ بەڵام یەکێتی وەکو مەبادێ وەکو بنەما هەمیشە پیوا بوو کە خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستانە و پیوا بوو کە ئەو لە پێناو سەرفرازی گەلەکە شۆڕش و خەباتی کردووە ئەم شۆڕش و خەباتە درێژە هەیە لە دوای ساڵنەوە یەکەوە لە ڕێی حکوومەتی خۆ بەخۆی خۆمانەوە بە شێوازێکی تر خزمەتەکە ئەگەر قۆناغی ڕزگاریمان لە 5 بۆنەوە تو یەک قۆناغی شەڕ و خەباتی چەکداری و وەکوڵێن ئەوەی کە فیشە قسەی کردبێ بەڵام لە دوای ساڵی 91ەوە کە خۆمان توانیمانە لە با بڵێن بەو خوێن و قوربانی کە شەیدەکانمان بەخشی توانیمان حکوومەتی خۆ بەخۆی خۆمان پێک بێنین خەباتەکە گوازرایە بۆ جۆرێکی تر بۆ قۆناغێکی تری بەخۆیەوە بینی ئەویش قۆناغی خزمەتکردن و ئاوادانکردنەوەی وڵاتەکەما بوو کاکزانانی حقەتێکی بێ لە بەرچاو بگرن ئێوژێ دوای ساڵی 91 ئێمە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان کردو لە ساڵ 92 حکوومەتی هەرێمی کوردستانمان پێگەنەوە ئەم وڵاتە وێرانە بووە 4000 گوند ڕووخاوە ئەزانی مەسەلەن
قوتابخانە نەبوون، بنکەی تەندروستی و نەخۆشخانە نەبوون، ڕێگاوبانەکانمان زۆر وێران بوون. ئێستا ینی لە سایەی حکوومەتی خۆ بەخۆی خۆمانەوە توانیمانە تا ڕادەیەکی زۆر باش وڵاتێکی خۆمان ئاوادان بکەینەوە. بەڵام هێشتا خەڵک کۆمەڵانی خەڵکی کوردستان چاوەڕوانی زۆرترمان لە یەکەن. ئێمە قەناعەتمان وایە، پێمان وایە کە پێویستمان بە جۆرێک لە خۆڕێخستنەوە هەیە. پێویستمان بەوەیە کە ئەم ڕۆژە کە ڕۆژی شەهیدە ڕۆژێکی زۆر پرشکۆ و پرشکۆمەندیە بۆ ئێمەینەوەی شەهیدان و حیزبەکەمان و کۆمەڵایەن خەڵکی کوردستانیش ئەمە بکەینە ڕۆژی جۆشدانەوە و ڕێخستنەوەی حیزبەکەی خۆمان و حیزبەکەی خۆمان تاودێنەوە بە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەنەوە ئەو حیزبە خۆشەویستەی کە ساڵی هەشتاکان لە هەفتاکان و هەشتاکان ئەزانی پێشمەرگەیەکە هاتە ناو ئەم سلێمانیە بەنهێنی هەموو سلێمانی ئەی پارازە زانی ئەی شاردەوە ئەوە نیان خۆشەویست ئەوە این بوو مەسەلەن هەموو ئەمن و چوزانم ئاسایشی حکوومەتی گۆڕبەگۆڕی بەعز بە دوایە ئەگەڕا ئەم پێشمەرگیان بۆ نادۆزراوە لە بەرەوەی خەڵک ئەوەنە هاوکار و پشتیوان و یارمەتی دەری یەکێتی نیشتمانی کوردستان بوو ئەوەندە یەکێتی نیشتمانی کوردستان و سەرکردەکانی و پێشمەرگەکانی خۆشەویست بوون ناو کۆمەڵی خەڵک. ئێمە ئەبێ کارێک بکەین بە فۆرمێکی تر بە فۆرمێکی تر بە شێوازێکی تر ینی خۆمان لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی ناوچەکە و جیهان و ناوچەکە و ناوخۆی عێراق و کوردستان و گۆڕانکاریەکان لە ڕووی با بڵێن پێشکەوتنی تەکنەلۆجیا و چوزانم هەموو ئەو پێشکەوتنانی کە ئێستا ئەمڕۆ لە دنیای هەن و ڕۆژ بە ڕۆژ گەشەی زیاتر بەخۆیانەوە ئەبین ئێمە بخۆمان لەگەڵ ئەم گۆڕانکاریانە بگونجێنین. ئێمە نابێ مەسەلەن لەسەر با بڵێن خەرمانی دەستکەوتەکانی ڕابردوو مێژومان پاڵ بدەینەوە و پشتی لێ بدەینەوە پێمانەوە بکە ئەوەندە کافیە بۆ ئەوەی کە حیزبەکەمان هەر ئیدامە بژیانی سیاسیەوەی کە سەرۆک مامجلال ئەڵێ لەسەر چەپکە گوڵی سەرکەوتنەکان خەومان لێ نابێ خەومان لێ بکەیت. زۆر باشە. کاکە حەمەشەید ڕێباز، ئەکید من ئەبینم مەسەلەن ژمارێک لە کوڕ و کچانی شەهید پەرلەمانتارن سەرکردایەتین لە پۆستی حکومیدان، بەڵام بەشێکیشیان ئەمڕۆ لەگەڵ ڕۆژی شەهیدی یەکێتی نیگەران بوون. ئێوە وەکو ئەوەی کە هاوڕێ و هاوسەنگەرەکانی باوکتان ئەبینن کە شەهید بوون، داواکاریتان لە چوارچێوەی یەکێتیدا چییە بۆەوەی بتواندرێت ئەوانەشی کە ئاوڕیان لێ نەدراوەتیان خزمەت نەکراون بتواندرێت یەکێتیانە خزمەت بکرێن، ئەوانیش وەکۆی چۆن هەمیشە سەربەرزن بتوانن ژیان و گوزەرانیشان ڕێک بخرێن؟ بەڵێ کاک زانەجان، ئەگەر لێرە باسی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین بەڕاستی ناتوانین لێرانە دابنیشین بە چەند کاژمێرێک باسی ئەو مێژووە بکەین، چونکە شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە درێژترین شۆڕشە لە هەرێمی کوردستان وە تاکە شۆڕشیشە کە بەرهەمی هەبوو و ڕاپەڕینی کردووە بەڵگەش بۆ ئەوان ئەوەیە کە ژمارە شەهیدەکانی یەکێتیە کە ژمارە شەهیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاترە لە 20,000 شەهید. بۆیە زۆربەی جار کە ئەم حیزبە گەورە لە جیاتی ناوە ڕسمیەکەی بە حیزبی شەهیدانەوە دەناسرێتەوە. بەڵێ چیتر بکرێت بۆ ئەوی بتواندرێت لە ئاستی خواستی ئێوەی گەنج ئێوەی نەوەی شەهید بتواندرێت کە یەکێتی لە هەموو کوردستان وەکو چۆن کردوێتی خزمەتی زیاتر بکات؟ وەڵای خۆی کاک زانەجانەوەی شەهیدان و کەسوکاری شەهیدان دەستێکی ئەمینن ناویەکێتی، بۆیە یەکێتی و سەرکردایەتی یەکێتی و سێکتەرەکانی حکوومەت و حزب حەقایە بە کەسوکاری شەهیداندا بسپێرێت، چونکە ئەوانە بەڕاستی مقدسترین کەسیان لە ناو ئەو حیزبەدا لەدەستداوە و هەرگیز ئەمانە خیانەت ناکەن لە حزبی شەهیدان و مەبدەئی خۆیان ناگۆڕن. بۆیە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەردەم ئاور لە کەسوکاری سەربەرزی شەهیدان بداتەوە و لەو سێکتەراندا بنێ کە خۆیان قابلیتیان تێدا هەیە. بەڵێ کاکە حەمە. دکتۆر کۆمەڵ ببوورە من بەهۆی گرفتی تەکنیکی دەنجی من باش ناگەیشتە لای تۆ. لە ئێستاە مەسەلەن لەو هاوڕێیانەی خۆت لە هاوڕێیانی
کە وەکو بەڕێستان کوڕی شەهیدن کچی شەهیدن داواکاری و تەمەحاتی ئێوە چیە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان؟ یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانی داینە انتخاباتا شاخ و شاراندا بەلکو انتخاباتا چەکداریدا چونکە داینەموویە سەرهەلدانا پیرۆز بووە سەرهەلدانی دا یەکێتی نیشتیمانی کوردستان شەڕێ دژی داعش دژی تیرۆریستên داعش پێشەنگ بووە قوربانی دانێدا پێشەنگ بووە ئەبروکە مە وەکو هەواڵ و دوست و کوڕێن شەهیدان یعنی پتر ji sal û nîvaya me kempîneka şehîdan damezrandiye paş salekê bo erekxira ji bo hindê ku em pitir haydarî rewşa şehîdan bîn rewşa kesûkarên şehîdan bîn me hemî hewaldayne ku em bişên dilê wa xweş bikin ku em bişên pêdawîstiyên wayên serekî dabîn bikin hem ji aliyê maddî ve hem ji aliyê menewî ve Yekîtî Niştimanî Kurdistan rastî divêtin bi reformekanî ku bişên xwe biguncînin gel gorankariyên eqlîmî û nîvdewletî û pitir pîtey bi kurokçên şehîdan den çûke pitiriya kurokçên şehîdan evrokel temenekî ne li astekî ne pitiriya wan derçoyên zankoan e derçoyên paymengehan e herçende Yekîtî Niştimanî Kurdistan pêşeng bûye di xizmetkirina şehîdan da di qurbanîdanên da berawerdiya wê gel hîç part û layinên diyên siyasî nayê kirin her neptinê li ser astê başûr belkû li ser astê heçar parçên diyên Kurdistanê lewra daxwazama ew e ku pitir pîte xêzanên şehîdan bête danan kesûkarên şehîdan bêne danan çûnke kurokçên şehîdan samanê neketiye ne tenê ji 366 roj hat salê da rojek tenê buwatkirina yeketiyê ne rojek tenê buwatkirina şehîdan nebîtin belkû 365 rojên dî jî bû xizmetkirina xêzanên şehîdan bît xizmetkirina kurokçên şehîdan bîtin ji bo hindê ku pitir bişên xizmeta xak û xelk û niştimanê xwe bikîn. بەڵێ دکتۆر ئەگەر ڕێمەولات کاکە براکۆ بەخێر بێ سپاس تۆزێک دواش کەوتی ها داوای لێبور نەکەم تۆ لە ڕۆژی بەڕێستان وەکو کوڕی شەهیدی فەرماندا لە ڕۆژی شەهیدی یەکێتی پەیامی تۆ بۆ خەڵکی کوردستان چیە؟ بەڵێ سەرەتا سەری ڕێز و نەوازش دانەوێنم بۆ جانی پاکی سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان و شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیامی ئێمە لەم ڕۆژەیە ئەوەیە کە داوا لە هەموو خەڵکی کوردستان بکەین کە ڕێز لەم ڕۆژە بگیرێت چکە ئەم ڕۆژە ڕۆژێکی هەروە ئاسان نییە 26,000 کەس خوێنی لەسەر ئەم ڕێبازەی یەکێتی داناوە بۆیە ئەم ڕۆژە دیاری کراوە و ئەم ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە بۆیە هەمومان لەم ڕۆژەیە پەیامی ئەوە بدەین کە هەوڵ بین ئامانج و ئاوات و ئەو مەبدەئانەی کە ئەوان خوێنی خۆیان بۆ بەخت کرد بهێنینەدی و چۆن بتوانین خەون و خولیای شەهیدەکانمان بەدیبێنین با چووکە پێم وایە ئەوە باشترین وفایە بۆ ڕێبازی شەهیدان بۆ ڕێبازی جەنابی مامجلال و ڕۆحیان ئاسووداکەین بۆیە ئەبێ هەمومان ئەو پەیامەمان هەبێ و من دڵنیاشم یەکێتی نیشتیمانی کوردستان کاری جدی لەسەر ئەمە کردووە و بەردەوامە لە خەبات و دوانە کەوتووە لە خەبات و هەموو کاتێک خەون و خولیای شەهیدەکانی خۆی لە ئەولەویەتی کارەکانی بوو و تێکۆشێ لە پێناو ئەو ئامانجەدا. کاکە براکۆ ئەو ڕۆحیەتە من لە کاک ڕەوەندیشم پرسیار کرد مەسەلەن لە چیەوە هاتووەکە یەکێتیەکان تەنانەت بە ڕۆحی خۆیان ئامادەن بۆ خاچی کوردستان مەسەلەن باوکت یەکێک بۆ لەوانە باوکی کاگڕۆن باوکی دکتۆر کۆمەڵ و کاکە حەما و هەموو شەهیدانی یەکێتی و شەهیدانی کوردستان بە تایبەتی مەسەلەن ئەم ڕۆحیەتە ئەمە لە چیەوە هاتووەکە ئەو هاتۆ ژیانی خۆتت لە هەرزان بێ لە پێناو کوردستان لە پێناو خەڵک لە پێناو مافی خەڵک وەڵامەکەی زۆر ئاسانە بەڵێ ئەمە باوکی من و باوکی کاگڕۆند و هەموو برادرانی تریش کە کوڕی شەهیدن وەکو ئێمە لە خوێندنگەیەک پەروەردەبوون کە خوێندنگەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە مامۆستاکەی و ڕێبازەکەی خاوەنەکەی جەنابی مامجلالە هەر کەسێک لەو خوێندنگەی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکوانەی وەرگرت بێ ناتوانێت دیفاع لە کوردستانەکە ناتوانێت پێش هەموو کەس خۆی نەخاتە بەرفی شەک بۆ دیفاعکردن لە کوردستان بۆ دیفاعکردن
ئازادی بۆ دیفاعکردن لە دیموکراسی بۆ بەرەوپێشچوونی وڵاتەکەمان ئەمە هەموو یەگەڕێتەوە بۆەوەی کە لەسەر ئەساسێکی ڕێبازێکی ڕاستەقینەی کوردایەتی کادر و پێشمەرگە و فەرماندەکانی خۆی بەو شێوەیە پەروەردە کردووە کە هەموو کاتێک هەر کەسێک یەکێتی بێ پێویستە لە پێش هەموو حزبەکانی تر لە پێش هەموو لایەنەکانی تر لە پێش هەموو هاوڵاتیانەوە خۆفیداکار بێ خوێنی خۆی ببەخشێ لە پێناو ڕێبازی کوردایەتی لە پێناو پاراستنی خاک و نیشتیمانەکەمان. زۆر باش کاکە براکۆ پرسیارێکی تر هەیە لەسەرەوەی کە مەسەلەن بۆن منە ئەمڕۆ من کە بمێ بەرنمەیەک لەسەر ڕۆژی شەهیدی یەکێتی بکەم زۆر ئاسان ئەتوانیت مەسەلەن بۆ هەر بنە ماڵەیەکی یەکێتی تەلەفۆن بکەی شەهیدێکیان هەیە مەسەلەن ئەگەر باوکی من شەهید نەبوو بێ مەسەلەن مام شەهید بۆ مەسەلەن ئەگەر تۆ باوکو شەهید بۆ برایەکی شەهید بۆ ینی لەناو هەموو بنە ماڵەیەکی یەکێتی شەهید هەیە مەسەلەن شەهیدی دەرەجەیەک هەیە ئەمە چیتان بیرە خاتەوە چیتان پێ ئەڵێ کە لەناو حەزبێکە خەباتەکەن کە ئەمە ئەندامەکانی بێ ئەمە خەڵکەکەی بێ ئەمە ڕێباز و فەلسەفەکەی بێ ئەم حەزبە هەڵقوڵاوی ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە یعنی لە ڕابردوو بینیومانە کە شۆڕشی کوردستان کۆتایی پێهاتوە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە خاوەنی هەڵگرسانەوەی شۆڕشی نوێ و هەموو کوردستان بە تەواوی ناوچە جیاجەکانیەوە خەباتی کردووە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە هەر ناوچەیەک لەم کوردستانە هەر ماڵێک لەم کوردستانە ئەگەڕێی هەر کەسێک پەیوەندیەکی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەبوو بێ چونکە ڕێبازەکەی کوردانە بووە ڕێبازێکی ئازادی کوردستان بووە لە پێناو پاراستنی کەرامەتی کوردستان بووە لە پێناو پاراستنی شکۆی میلەتەکەمان بووە هەمومان بۆ ڕەحیەتەوە خەباتەکەین و خەبات کراوە ئەگەڕێتەوە بۆەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی ڕێبازێکی ڕاستەقینەی کوردایەتی بووە بۆیە هەموو خەڵکی کوردستان بەشدار بوون لەگەڵی و نەتیجەکەشی ئەوەیە کە وەک جەنابەت فەرموود هەر ماڵێک ئەگەڕێی ئەگەر دەرەجەیەک شەهیدی نەبێ براکەیەتی یان خاڵێتی یان مامێتی یان کەسوکارەتی پێم وایە ئەوە هۆکاری ئەوەیە کە ڕێبازی یەکێتی ڕێبازی ڕاستەقینەی کوردایەتیە. بەڵێ کاکڕەوەند مەسەلەن من چاو بجێڕیت ئەزانی لە قیادەی یەکێتیە لە پەرلەمانتارەکانی یەکێتیە لە عێراق و لە هەرێمی کوردستانە کوڕ و کچی شەهیدی تایە لە پۆستە حکومی حزبەکانە بەڵام بەشێکی ئەوکۆی لە کاکە حەمەشم پرسیار کرد مەسەلەن تا ڕادێک لە سوشال میدیایە لە نیگەرانی و گلەیان پێوە دیارە چی بکرێت بۆ ئەوەی بتواندرێت ئەمانە نیگەرانی چکە ئەمانە سەروەتێکی گەوری ڕۆحیان لە دەستداوە کە باوکیانە مەسەلەن بتواندرێت دەستگیرۆی ئەوانیش بکرێت و لە ڕێگەی دام و دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان مەکتەبێکی هەیە بتواندرێت خزمەتی ئەوانیش بکرێەوە گلەی و نیگەرانیەکانیان بڕێوێنرێتەوە. بەڵێ پرسیارێکی زۆر جوان و بەجێ کاکزانە دەست خۆش بێ حقت لەبەر ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی ژمارەی کێزگار زۆر لە شەیدا هەر بۆیە وەکو جەنابەت ئاماژەت پێدا کاک براکۆ ئاماژ پێدا هەموو بنە ماڵەیەکی یەکێتی شەیدێک یا دوانیاسیانی هەیە ئەمە وای کردووە هەموو خاوەن ناز بن بەسەر یەکێتیەوە خاوەن حەق بن خاوەن ما بن بەسەر یەکێتیەوە چاوەڕێ بکەن لە حزبەکەی خۆیان کە دەستگیرۆی بکرێەوە چوزانم دەرفەتیان پێ بدرێت کە ئەوانیش توانای خۆیان لە ناو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو حکوومەت لە ناو پەرلەمان ناو سلکی دیبلۆماسی و سلکی عسکەری و هەموو ئەو بوارانەیە بسەلمێنن. ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەم دەرفەتە بڕەخسێنێ وەکو هەنگاوی یەکەم بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە کوڕە شەهیدەکانیش کچە شەهیدەکانیش خوشک و برا شەهیدەکانیش توانای خۆیان بسەلمێنن و ئەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بسەلمێنن کە لە ئاسی بەرپرسیارەتیان و توانای بەڕێوەبردننی کار و وەزیفەیان هەیە. حەزرەتی مەحوی شعرێکی زۆر جوانەیە کاکزانە ئەڵێ فەزلەی ئەسڵ و فەسڵ ئینسانی پێ نابێ بە خاوەن فەزڵ کە تۆ کۆسەی بە تۆ چی مامە ڕیشی باپیرت. حقت ڕاستە ڕەنگە باوکی هەرێک لە ئێمە پیاوی زۆر قارەمان و تێکۆشەر و یعنی پیاوی ئەفسانە ئاسای سەردەمی خۆیان ئەو فەزایە دروست بە ناویچێتی کە بتوانن توانەکانی خۆیان نیشان بدەن. یەکێتی دەرفەتی ڕەخساندووە کەم تا زۆر بەڵام ئەکرێ بڵێن بە سیستەماتیک نەکراوەوە ئێمە پێویستمان وەیە کە ئەم ئیشە بە سیستەماتیک بکەین کاکزانە لە ناو سەرکردایەتی و ناو مەکتەبی سیاسی لە ناو مەکتەبەکانی یەکێتی لە ناو مەڵبەندەکانی یەکێتی لە تاوی ئۆرگانەکانی یەکێتی لە ناو حکوومەت و پەرلەمان و هەموو سلکەکانی تر
کوڕۆشەید و کچەشەید دەبینیتەوە بەڵام ئەکری ئەمە یەکێتی بەرنمەیەکی تۆکمەتر ڕێکوپێکتر دابڕێژە بۆ ئەمە ئێمە مەکتەبی شەیدانمان هەیە کاتی خۆشی لەسەر دەستی کۆمەڵێک لە مناڵی شەید لە کۆنگرێسی ئەم مەکتەبە دامەزراوە ئاماج لە دامەزرانی ئەو مەکتەبە خزمەتکردن بۆ لە کۆمەڵە بوارە ینی هەر ئەوە نەبووە کە مەسەلەن تۆ لە ڕووی مادیەوە چوزانم دەستگیرۆی بنەماڵی شەید و کوڕکچی شەید و خوشکبرای شەیدەکان بکەی بەڵکو ئامانجەکە ئەو بوو کە تۆ لە ڕووی پەروەردەشەوە وا بکەی مەسەلەن کۆمەڵک لە کوڕکچە شەیدەکانمان ئەوانەی کە لێرە خوێندن تاواکەن بۆ مەسلەی خوێندنی ماستەر و دکتۆرا و خوێندنی زۆرتر بینیتە دەرەوە تاکو شادێ و بڕوانامەی گەورەتر و بەدەستبێنی فێری زمان بن بگەڕێنەوە زۆرتر خزمەت بکەن و بوارێکی تر مەسلەی بواری سەحەیە ینی ئێمە ڕەنگە کۆمەڵک لە باوکو و دایکی شەیدەکانمان هەبێ کە مثلەن گیرۆدی نەخۆشی جۆرا و جۆر و بێتن ڕەنگە لێرە چارەسەر نەکرێن یەکێتی بتوانێت لە ڕێگەی ئەم مەکتەبەوە بە شێوازێکی سیستماتیز کرا و بیانێرێتە دەرەوە بۆ عیلاج و بیان گێڕێتەوە و ینی ئەکرێت زۆر شت بکرێنی بە شێوازێک ینی من ڕەگە بیوجدانی بینسافی بێکە ئێمە بڵین هیچ نەکراوە زۆر شت کراوە بەڵام ینی هەتا ئەم لە حەزەیەش ڕۆژانە یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕێگەی مەکتەبی ئیدارە و دارایی گشتیەوە هاوکاری ماڵبات و کەسوکاری شەیدانەکات بەڵام سیستماتیک نییە و کۆکراوە نیانی بە شێوازێکی پەرش و بڵاوە و دیارنێ ئێمە بێ ئەمە کۆ بکەینەوە ڕێکی بخەینەوە بزانین کێ چی بۆ کراوەوە کێ پێویستە چی بۆ بکرێ ئەنی جێگەی داخە کاک زانە مەسەلەن هەموو ماڵە شەیدێک پێویستە زەوی پێ بدرێت چوزانم کە لە پێشترا کراوە ئەمە بەڵام نیگەرانیە من جێگەی نیگەرانی قوڵە مەسەلەن تا ئاسە 5,000 ماڵە شەیدەیە زەوی وەرنەگرتووە یان مەسەل لە باڵەگایدی 600 ماڵە شەیدمانەیەکە مەسەلەن زەویان وەرنەگرتووە ئەمانە ئەبێ جیهەتێکە بێیانی ڕاستی ئێمە ناو حکوومەتیشا وەزارەتی شەیدانمان هەیە کە ئەرکی ئەویش دیاری کراوە بە پێی ئەو یاسایانێکە لە پەرلەمانەوەدا ڕێژراون بەڵام یاساکانیش مەسەلەن کەم و کورتیان تیا ئەکرێ هەموار بکرێنەوە و باشتر دابڕێژرێنەوە ینی یەک شتێکی تر کە بەلای منەوە زۆر گرنگە ینی مەسەلەن لە نێوان شەهیدا جیاوازی نییە کاکزانە شەهید شەهیدە شەهید ئەو کەسەیە کە ڕۆحی بەخشیوە هیچ شتێک لە ڕۆح گەورەتر نییە مادام هەمویان ڕۆحیان بەخشی مادام کەواتە هەمویان یەکسانن ناکرێت جیاوازی لە موچیانە بکرێ ئەزانی یەکێک لە ئیشە هەرە سەرێکەکانی حکوومەت هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانەوە یەکێتی نیشتمان کسانە بە دەستی بە بەرە هاوتاکردنی ئەو موچەیە لە چوارچەوەی وەزارەتی شەهیدانە مەسەلەن کۆمەڵی خەڵک لە جاش و مستەشار و ئەوانش دەستخۆش دام خۆش کوڕانی شەهید مەسەل ئەمڕۆ ئەوە ئەزانی هەر بریندارمانەکە ینی زۆر بریندارمانەکە و مای نیگەرانێکی زۆر قوڵی هەموو لایەکمانی هەموو کوڕ و کچە شەیدێکە هەموو دایک و باوکو شەیدەکە هەموو هاوسەری شەیدەکە بەڕاست ئەین ناکرێت تۆ لە شکۆی شەهید بدرێ لە ڕێگەی ئەوەی کە کەسێک خیانەتی لەم نیشتمانە کردووە جاش بووە تۆ ئێستا بیێنی بیخیتە ناو ڕیزی شەیدەکانەوە وەکو شەیدێک پێناسی بکەیت ناکرێت ئەمە لی شوێنێکی دنیا نەبووە ناکرێت کوردستان حکوومەتی کوردستان ینی لەم ڕێگە نامەنتقیەوە لە شکۆی شەیدەکانمان بە کاکزانە ئەم مەلەفای بێت دەستی بۆ برێەوە پاک بکرێتەوە ینی مەلەفی پێشمەرگەش وایە گاگا ئی شەید وایە ئی پێشمەرگە وایە ئێمە ئەبێ ینی کەسێک کە پێشمەرگە بووە تەمەنی گەنجی و جوانی خۆی پێشکەشی بە وڵاتەکە و میلەتەکە خۆی کردووە ئەبێ جیاواز بێت لە کەسێک کە خیانەتی لێ کردووە لە نیشتمانەکەی بەڕاستی ینی ئێمە کارێکی مەسەلەن ئەکرێ بڵین باشمان کرد لە کاتی خۆی لە جاش و خۆفرۆشەکان خۆش بووین نەمان کوشتن باشە بەڵام زۆر خراپ بیانکەین بە برا گەورە زۆر خراپ بیان نەڕێزی تێکۆشەرانی گەلەکەمانەوە زۆر باش کاکە براکۆ مەسەلەن تۆ داواکاریت بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان بۆ گەنجان و لاوانچیە بۆی بتوانن لەنا ئەو ڕێبازەی کە ئێوە سە چوار کوڕی شەهیدن مەسەلەن و هەزارانی تر هەیە بتوانن باشتر و تالاکتر و ئەکتیفتر لەسەر ئەو ڕێو ڕێبازە لەسەر ئەو فەلسەفەی خزمەتی کوردستان بکەن بەدڵنیاییەوە ئەمە ئەرکە وە هەمان کاتیشە ئەمانەتە چکە بۆ نمونە ئێمە لە خەڵکێکی زیاتر ئەرکمان لەسەرشانە چونکە باوکمان ئەوەندە هەنی مەبەسم خۆم نیە مەبەسم هەموو شەیدانە کۆی کوڕ و کچی شەهید و نەوەی شەیدەکانە باوکمان ئەوەندە قیمەی
نەتەوایەتی بەرز بۆ لای ئەوەندە خۆشەویستی خاک و نیشتیمان بەرز بۆ لای کە خوێنی خۆی بەخشیوە ئەکرێ ئێمە بین هیچ نەکەین و دەستمان لە گیرفانمان بێت و چاوەڕێ بگەین هەر خزمەت بکەین من قەت لەگەڵ ئەم تاریقەیە نیم و من هەموو کاتێک پێم وایە هەموو کەسێک ئەبێ لەسەر ئاستی توانای خۆی مەکانەی پێ بدرێ یاخود پلە و پۆستی پێ بدرێ یاخود بتوانێت خزمەت بکە لە هەر ڕێگەیەکەوە بێ لە ڕێگەکان بۆ بەنسبەت کە سوکاری شەهیدانەوە یاخود نەوەی شەهیدانەوە دوو جار ئەرکە لە سەریانی یەکەمیان وەکو کوردێک دۆمیان وەکوی کە تۆ کەسێکت بەخشیوە بە وڵاتەکەت لەبەرەوە من پێم وایە لە ئاستی ئەوەشە مناڵە شەهیدەکانمان تا ئێستا توانیویانە سەرکەوتنی زۆر باش بەدەست بێنن بۆ نمونە ئەبینین لە چەندین پلە و پۆست هەن کە نەوەی شەهیدن خزمەت بە خەڵکو بە یەکێتی و بەڵێ سەرکەوتنی گەورەشیان بەدەستێناوە خزمەت ئەەکەن ئەمەشان ئەرکی یەکێتیە کە زیاتر دەستی مەسەلەن سەیری پەرلەمانەکەی کوڕی شەهیدی تیا مەسەلەنەوە لەسەر کردایەتی لە هەمان شەهید عشقیە هەژانی شەهید حەسەن کوێستانی مەسەلەن سەلمەی شەهید فاتحە ڕۆژانی شەهید حەمەڕەشە مثلا فەیسەڵی برای شەی شاخ ئەنی هەمووی لە کەسوکاریشی چکە لە هەموو عایلێکە شەهیدێکی یەکێتی خۆی هەموویە هەموو جەماوەرەکەی قاعدەی یەکێتی ئەوەی کادرە لە یەکێتی دڵنیا بە ئەگەر لە دەرەجە یەک شەیدی نیە بێ دەرەجە دوی هەیە بنەماڵەکەی خاوەنی چەندین شەهیدە بۆ نمونە بۆیە ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستانە زیاتر پشتیوانی لە ئەو توانە ڕۆحیە بکە کە لە نەوەی شەهیدەکان هەیە چونکە ئەوان دڵسۆزترن بۆ خاک و نیشتیمانەکەیان چونکە بۆ نمونە من لە خۆمە سێرەکەمە بینم باوکم بۆ نمونە لە پلە و مەکانە تێکا بوو کە ئیتوانی خۆی شەڕ نەکاتن یا فەرمان دەربکە بەڵام خۆی لە پێش هەموو کەس وە شەڕی کردووە ئەی من چۆن ویژدانم ڕێگەم بە کەسبینێ لە ئەرکێکا ئیش بکەم سەد دڵسۆز نەبم چۆن ویژدانم ڕێگەم بە سبینێکە لە ئۆرگانێکی یەکێتی ئیش بکەم 100% دڵسۆز نەبم بۆ یەکێتی ویژدانم ڕێگەم پێنادا لەبەرەوە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان دەستگیرۆی زیاتری مناڵی شەهیدەکان بکە بۆەوەی یەکێتی بەرەو سەرکەوتنی زیاتر بەرن زۆر باشە من دێمەوەلاتە بۆ دواپەیام کاک حەمە دواپەیامی خۆت لە ڕۆژی شەهیدی یەکێتیدا چییە؟ بەڵێ کاک زاناجان ئێمە لە ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان درێژە پێدەری ڕێبازی ئەوان دەبین و سەرنجم بۆ ئەوەیە کە سەرکردایەتی یەکێتی زیاتر گرنگی بدا بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و کۆبرا ئەو کوڕە شەهیدانە باسییان کرد یعنی دەکرێت یعنی شەهیدان جیا بکرێنەوە لە خەڵکی تکە ینی هەندێک کەس هەیە بە شەهید لە قەلەم دراوە یەک ڕۆژێک لەو کوردستانە فیچەکەی نەتەقاندووە خەڵکەیە بە شەهید لە قەلەم دراوە ینی جاش بووە ینی بەڕاستی دەکرێت ئەمە لە ئەرچی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە ئەمە لە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە پێویستە ئەمە لە فەپاق بکاتەوە ئێمە وەکو کوڕ و کچانی شەهید درێژە پێدەری ڕێبازەکەی باوکمان دەبین و لەسەر هەمان ڕێباز بەردەوام دەبین. سپاس کاکە حەمە دکتۆر کۆمەڵ دواپەیامی تو دواپەیامی بەڕێستان بەڵێ دت بەردەوام بین سەر ڕێبازە هەمی شەهیدان بەڵێ دکتۆر بەڵێ ئەلۆ بەڵێ بەردەوام بە بەڵێ دەنگی تۆ دێت بەڵێ کەمترین وەفا بۆ خوینا شەهیدن ئەکەتە نیشتیمانی کوردستان و شەهیدن ڕێکا ڕزگاری تەوایە شەهیدن ڕێکا ڕزگاری خوازاگەلێ کوردستانێ ئەم بەردەوام بین لەسەر خەباتە وایە پڕی هەستانە تەواتی نیشتیمان پەروەری پڕی مرۆڤایەتی هیویدارم ژێکەتە نیشتیمانی کوردستان و حکوومەتە هەرێما کوردستانێک و بتنێ شەهیدن فعلی و شەهیدن موچەخۆشێک بێنە جوداکردنش بۆ هەندێک و مافەیەکێ دیل سەر مافێ کوڕە شەهید کچە شەهیدەکە فعلی نەیەتە خارن بەرامبەر و کەسێکی دی بتنێ وەکو موچەخۆر کریە شەهید جارێکا دی بەرز و پیرۆز بیدن ئەفیادە سەرێ ڕێز و نەوازشە چەمینین بۆ شەهیدنێکەتی نیشتیمانی کوردستان بۆ تەوای شەهیدن ڕێکا ڕزگاری خوازاگەلێ کوردستانێ ئەف ئاشتی و ئازادی و دیموکراسی و پەیڕەوکردنا ینی ئازادی ژیانکردن و ئازادی بیرکردن و ئازادی پەیڕەوکردنا مافێن سیاسی ئابووری هەمی پێخەمەت خوینەوان شەهیدانە دوێت نەیەنەش بیرکردن هەرێک لە گۆرەی بەسپۆریا خۆ هەیەک لە گۆرەی شیانێت خۆ بێنەدانان ژ بۆ هەندێک کۆپیتەر بشێن خزمەتە خاک و خەلک و نیشتیمانی خۆ بکەن زۆر سپاس.
دواسەرنجی کاکڕەوەت یەکێتی نیشتمانی کوردستان ڕگ و ڕیشەی لە ناو قوڵایی کۆمەڵانی خەڵکی کوردستانایە هیچ باهۆزێک ناتوانێت بیلەرزێنێ. پەیامی من لەم ڕۆژەیە لەم ڕۆژە پرشکۆیە بۆ یەکێتیەکانە با ڕۆحێتی پێشمەرگە ئاسایی سەرەتاکانی شۆڕش و ساڵی هێشتاکان لە ناو خۆمانە زیندوو بکەینەوە. ئەو ڕۆحێتی کە پێشمەرگەیەک شەهید دەبوو، سێ پێشمەرگەی تر ئەچوون خۆیان بە شەهیدکردنەدا بووی جەنازەکەی نەکەوێت دەست دوژمن. ئێمە ئەبێ لە ناویەکە یەکتریمان زۆر خۆش بوێ، گیانی هەواڵبەندێتی لە ناو ئۆرگانەکانی یەکێتی ڕێزەکانی یەکێتی زیندوو بکەینەوە، خۆمان بکەینەوە خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ ئەوەی ببینەوە هێزە خۆشەویستەکەی جاری جاران. سوپاس دەکەم کاکە براکۆ دواسەرنجی بەڕێستان. دووبارە سەری ڕێزدا نوێنم بۆ ڕۆحی پاکی سەرجەم شەهیدانی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان و ڕۆحی پاکی سەرۆکی گەورە و ڕابەرمان جەنابی مامجلال و کۆتا پەیامی منەوەیە بە نایارەکانی یەکێتی ئەڵێم سەفین لە بن بێ یەکێتی لە بن نایە. زۆر سوپاس بۆ کاکە براکۆی شەهید شێرکۆ فاتح شوانی. سپاس کاکە براکۆ، سپاس بۆ کاکە ڕەوەندی شەهید غەریب هەڵەتنی، سپاس کاکە ڕەوەند، سپاس بۆ کاکە حەمی شەهید ڕێباز، سپاس بۆ کاکە دکتۆر کۆمەڵی شەهید مستەفا بازلووری. بەڕاستی فەخرتان پێوەکەین وەکو دەستگای میدیایی کورسات، سپاسانەکەین. ئێوە هەمیشە جێگەی فەخر و شانازی ئەمەن. سپاس بۆ ئێوە. بینەرانی خۆشەویست، لە کۆتاییدا لە ڕۆژی شەهیدی یەکێتیدا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و شەهیدانی کوردستان هەر ئاوەدان بێ، ئەو ڕێبازە هەر گەشاو بێ. پانۆڕاما پێشکەشکرا، خواتان لەگەڵ.